جاش و مستەشار هەیە ئێستاکە موچە و امتیازەکەی لە کەسوکاری ئەنفال زیاترە. دیارە ئەمڕۆ کە ساڵڕۆژی یەکەم دادگای تاوانبارانی کەیسی جینۆسایدی ئەنفالە، ئەمڕۆ وەکو بیسەمین ساڵڕۆژ پەیامێکمان هەبوو کە تێیدا ئەو تاوانبارانەی کە ماون تایبەت ئەو 258 جاش و ئەنفالچیانەی کە دەستیان هەیە لە تاوانی ئەنفال و جینۆسایدی گەلەکەماندا بە هەمان شێوەی سەرانی بەعز کە لەو دادگایە دادگا کراون دیسان ئەمانش بدرێنەوە دادگا کە بەداخەوە لە کوردستاندا پارێزراون پلەپۆستی باڵایان پێدراوە بە شێکیان خۆیان نەوەکانیان ئەبێ نەبێ ئەمانە بدرێنە دادگا و نەوەکانیشان لە کوردستانە جێگەیان نەبێتەوە بەو شێوەی کە وەکو هاوڵاتیەکی پلە یەک دەرەجە یەک کە پلەپۆستیان پێدرێت. دیارە بەداخەوە بەشێک لە کەسوکاری ئەنفالکراونەوە بەشێک لە گەلی کورد زۆر جار لەگەڵ ئەم جاش و ئەنفالچیانە مامەڵەیەکەن زۆرێک بە ڕێز عەشرەت و پیاماقوڵیان دانێن دوور لە ڕووی بینەرانی کەناڵەکەی بەڕێستان بەلای ئێمە وەکو کەسوکاری ئەنفال ئەمانە ئەسڵەن کە نەک ماقوڵ نین ئەسڵەن پیاویژ نین کە پیان بڵێ پیاماقوڵ و ڕێز عەشرەت بۆیە داوا لە هەر کوردێکی پاک و چاکەکەین لە کەسوکاری ئەنفالکراوەکانەکەین کە هەرگیز ئەمانە بە برا گەورە و بە ڕێز عەشرەت و بە کوردێکیشان نەزان تەنانە دەمانە نابێ بە کوردیاندارنی چکە لە ڕابردووامانە لەگەڵ ڕژێمی باساویستویانە گەلی کورد باشووری کوردستان کوردیتیانەمێنێ و تەنها عێراقێکی یەکپارچە بێ. ئازاری دەرونی کەسوکاری ئەنفالکراوەکان ئەدەنەوە بدینیان ئەکولێنەوە بۆ چونکە ینی جاش و مستەشار هەیە ئێستاکە موچە و امتیازەکەی لە کەسوکاری ئەنفال زیاترە بۆ ئێمە ئازارە ینی جیا لەوەی کە موچەکە بەلایەک بەڵام ئازارە دەرونیکە گرنگە ینی چونکە بۆ کەسوکاری ئەنفال زیندە بەچار کرا و ڕۆفاتەکەش ئێستا لە بیابانەکانە بەڵام جاش و مستەشار کە دەستیان هەبوو ڕاستە خۆ لە شاڵاوی ئەنفالە ئازادانە بسوڕێنەوە ئیمتیاز و ڕێزگرتن و کەسایەتیان زیاتر بێ هەرچەنە لای ئێمە کەسایەتیوان بە مانای کەسایەتی لای ئێمە کەسایەتی نییە چونکە تۆمەتبارن بڵێ وەکو کەسوکاری ئەنفال تا و کاتی تواناتان هەبێ دژی ئەو کەسانە وەستنەوە کە ئەبێ دادگایی بکرێن دەستیانە بۆ لە ڕژەمی لە بڵێ ئێمە من پێم وتی بە پێی یاسا ئێمە ناپچینە بابی عشایری کۆمەڵێتەوە ڕەنگە ئێمە وەکو شەخص کێشەمان لەگەڵ یەک مستەشارێکە بەڕاستە خۆی نەبێ ئێمە باسی گشتیەکەین ئێمە داواکەین یاسا ئەو کەسانی کە ناوەکانیان هەیە بەلەی سووداتا 223 کەسن نایە 400 ببورە 423 کەسن نایەن هەیە لەم لیستا داوا کراون چی لە دەرەوەن چی لە عێراقن چی لە کوردستانن چی لە هەرچ وڵاتێکن ئەمە دادگای باڵای تاوانەکان داوای کرد و نکوڕی لێ ناکرێت بۆ ئێمە دەمانەوە یاسا سزا بۆ ئەوانە دیاری بکات بەچی کلوجیەکە دیاریەکات لا یاسای ئێمەی گەڕێنەوە بۆ یاسا بەڵام فشارەکانمان بەردەوام بێت.